سەرەتا بەخێر هاتنتانەکەم من وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵان دکتۆر کۆیان زایر حەزم کرد لە ئامانجم لەم کۆنگرە ڕۆژنامەوانی ئەوە بوو کە ماوەیەک لەمەوە پێش چەند ڕۆژێک لەمەوە پێش هەنێک قسە و لێدوان بە ناوی ئێمەوە یان لە دەرەوەی ئێمەوە بڵاو بوو بۆ لەسەرەوەی کە سکسون و ڕشانەوە یان پەتایەکی تازە بڵاو بۆتەوە لە شاری سلێمانی. بەڕاستی من لەوەچێ ڕۆژانە خۆتان ئاگادار بن چەند تەلەفۆنێکم بەجیا بۆ هاتووە ئەگەر قسەم بۆ هەمووی بە تاک کردایە لەوانەیە قسەکانم هەر جۆرە بۆ یەکێک وایە وت حەزم کرد کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکەم بۆی هەم خەڵکی شاری سلێمانی دڵنەوایی بکەمەوە هەم بە ئێوەش ئاشنا بمو کە ئەو داتایانەش کە هەیە لە زاری خۆمەوە بیبیستن بەنسبەتی ئەم سکسون و ڕشانەوەی کە هەبوو شتێکی تازە نییە هەموو ساڵێک لەم وەرزەیە کە بەرەو گەرما ڕۆین سکسون و ڕشانەوە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان بە هەموو بە تایبەتیش بەگشتیش لە عێراق هەر بڵاوە بێتەوە یعنی شتێکی زۆر ئاساییە. ئێمە چەند ساڵە لەگەڵم پزیشکە بەڕێزانی هاوڕێمە لە بەشی ئیدارە ئەم شتێک کە هەیە شتێکی تازە نییە بەنسبەتی ئێمەوە لە هاوین و لە وەرزی گەرمایە سکسون و ڕشانەوە زیاکە و لە زستانانی شاپەتاوەرزیەکان کۆکە و هەڵامەت و ئەم شتانە بە ڕێژێک لە ڕێژەکان زیادەکە لەخوا بە زیابێ ئێمە تا ئێستا توانیمانە کۆنتترۆڵی حاڵەتەکە بکەین ئەوەی کە هەیە گەر بەراورد بە ساڵانی پێشوش بەراوردی بکەین ئەم سکسون و ڕشانەوەی هەتا ئەم دقەیە هیچ زیادی نەکردو و خۆشبەختانە ئێمە بۆ هەموو نەخۆشێک فەحسی کۆلێرا ئەنێرین بۆ هەموو نەخۆشێک کە داغڵە بێت لە خستخانی خۆمانەوە ڕۆتینە هەتا ئێستا هیچ نەخۆشێکمان بە پۆزیتیڤی لە کۆلێراش دەرنەچوو کەواتە ئەمەی کە هەیە شتێکی ئاساییە هەروەکو ساڵانە داوا لە ڕاگەیاندنەکانەکەم داوا لە هاوڵاتیانەکەم کە ئەم شتە بە بەرپرسانە مامەڵی لەگەڵا بکەین شتێکی زۆر ئاساییە ئێمە خۆمان بۆ ئامادە کردووە لەوانەیە لە چەند مانگێکی تریش ئەم ڕێژێ کەمێک زیاتریش بکات لەمەی کە هەیە ئەگەر لە سا پەنجای نەخۆشەکانمان لە ئێستایا بەو شێوەی داخڵ بن سکسون و ڕشانەوە بن لە سا 6 بۆ 7 لەوانەیە بگاتە 8 شتێکی زۆر ئاساییە ئەوەی کە هەیە بە زۆری ڤایرۆسە لەوانەیە بەکتریایی یان پاراسایت پێوترێت توفەیلات ئەوانەشی تیابێ هۆکارەکەی هیچ سەرچاوەیەکمان نەدۆزیوەتەوە تا ئێستا ئاوی شوێنێک پیس بوو بێت و گومانمان کردبێت کە شوێنێکی خراپ هەبێت و لە شوێنەکە بە تایبەتی بۆ نمونە لە بەشێک لە گەڕەکێکی سلێمانیا سکسون و ڕشانەوە زیادی کردبێت لە گەڕەکانی ترا کە ئێمە ئاماژەیە بۆ ئێمە گەشتێکی وا هەبێ بەشی خۆپاراستنی تەندروستی ئاگادارەکەینەوە بۆی سامپڵ لەو ئاوی ئەو شوێنانە وەرگیرە. من پێم خۆشە کە هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشەویست ئاگادار بکەمەوە کە ڕێنماییان بکەین لە وەرزە گەرماکانە خۆیان پارێزن بەوەی کە لە خواردنەکانی دەرەوە بە دوور بن هەتا ئەتوانن لە سەیرانگاکانە ئەگەرە ڕۆن لە شوێنی مەلەکردن و ئەو شوێنانی کە مەزبەخ و ئەوانی تایە کە یان ئاوی کانی و ئەوانی تایە کە بە تەندروستی مامەڵی لەگەڵا بکەن ئەگەر هەر ئاوێک ئەو شوێنانی کە ئاوی بیریان هەیە ئاوی بیر بکڵێنن ساردیکەنەوە ئەوە باشترێکە هەموو کاتێک باشترین شت ئەگەر ئاوێک سەرچاوەکەی نەزانی کە بەو شێوێ بکڵێن ڕێو ساردکرێتەوە باشترێکە بۆ خواردنەوە بۆ چێشتێنان پاک و خاوێنی زۆر گرنگە هاوڵاتیان لە شوێنە گشتیەکان لە مزگەوتەکان لە شوێنی مەطعەمەکان ئەمانە دەست شوشتن زۆر گرنگە سەوزەوات جوان بشۆرێتەوە گەر حەدە ئیمکان سەوزەی دەرەوە بەکارنیێن ڕێگەر لە ماڵەوە بەکارێن زۆر تاقیماتی بۆ بکرێ ئەمان هەمووی ئەو ڕێگاران ئەگەر خەڵک خواردن هەڵەگرێت مەسەن خواردن حەدە ئیمکان نەتوانێت ژەمێک لێ بنێ بە تایبەتی نیوەڕۆ بۆ ژەمی نیوەڕۆ بێ ئێوارە بۆ ئێوارە بێ خواردن هەڵنەگیرێت و گەرم کرێتەوە چکە بەڕاستی ئەمە یەکێکە لە هۆکارەکان ئەگەر هەر لە شوێنەکە دایانێن خواردنەکان بکەنە سەلاجە و بە فرگرەکانەوە گەر هەیان بوو ئەمانە ئەو ڕێنماییە گشتیان کەمە بۆ هاوڵاتیانی بڵاوەکەینەوە وەکو ئامارێکیش هەروکو نمونەیەک بۆم هێنانەوە لە یەکی شەشەوە هەتاوەکو دەی شەش لە یەکی شەش هەتا دەی شەش 641 نەخۆش داخڵ بووە لەو 641 نەخۆشە 150 سکسون و ڕشانەوە بوو ئەمە هی ئاماری مانگی شەشی ئەم دەڕۆژێ هی مانگی پێشوو کە مانگی پێنجەکە 2472 نەخۆشمان داخڵ بۆ بە کۆی گشتی لە ناو نەخۆشخانەکە 674 سکسون و ڕشانەوە بوو واتە گەر بەراوردی کەین بە ساڵانی پێشوو سکسون و ڕشانەوەکان کەمترێکین ئێمە لە کۆی 2500 نەخۆش 600 نەخۆشی سکسون و ڕشانەوە بۆ هی مانگی پێنج بەڵام ئێمە خۆمانمان بۆ ئامادە کردو هەموو ساڵێک ئەم ئامادەکاریان ناکەین لەگەڵ مەسەڵەن مانگی حەوت هەشت ئێمە هەر خۆمان حازرەکەین بۆ ئەم شتانە ئەگەر هاتوو لۆدێکمان لەسەر دروست بێ پزیشکەکانمان لەخوا بەزیابێ هەمووی ئاستی زانستیان زۆر باشە و بەرزە و لە ڕووی پێداویستی دەرمانەوە خۆمان بۆ ئامادە کردووە بەڵام ئێمە دایمەن تومحمان زیاترێکە یعنی ئێمە لە مانگی 3 و 4 لە مانگی کاتێک هێشتا لە پەتاوەرزی زستان و پاییزیان ئێمە خۆمان حازرەکەین بۆ هاوی و لە هاوینانیشا خۆمان حازرەکەینەوە بۆ پەتاوەرزیەکانی زستان بە هەمان شێوە
هەندێک دەرمانیش هەیە لەوانەیە هیچ پەیوەندێکی بەوە نەبێت لە سوکچون و ڕشانەوە دەرمانەکانەوانی کە پەیوەندی بە وەزارەتی تەندروستی عێراقەوە هەیە لێەوە بمانێت و هیچی ئەوە نییە بڵێن وڵا پەیوەندی بۆ سوکچون و ڕشانەوە بێ گرنگترینشت لای ئێمە سوکچون و ڕشانەوە هاوڵاتیان ئاگادار بن سێ ڕێژەمان هەیە کەممان هەیە مام ناوەندمان هەیە زۆرمان هەیە ئەوانەی کە زۆرن لە خستخانەکان داغڵەکرێت و کاری پێویستیان بۆ کرێت ئەوانەی کە کەم و مام ناوەندن مغەزی و پێداویستیان درێتێ لە بنکە تەندروستیەکان لە شوێنەکانی ترکە هەر پزیشکێکی بەڕێزی لێبێ ڕێنماییانەکەن و لەخوا بە زیابێت تا ئێستا هیچ حاڵەتی مردنیشمان دەستان زومی سلێمانی سەبارەت بەوەی کە ئەو ئامادەکاری ئێوە کردوتانە لەخوا بەزابێ نەخۆش تا گوسا کەمتر بووە ئایا لە حاڵەتێکدا کە ڕێژەکە زیاد کات بێدی پێویست هەیە بۆ منداڵان بەڵێ ئێمە بێدی پێویستمان هەیە هەتاکو شەنێک ڕێژەکە ئێمە بە پێی توانای خۆمانە یعنی ئێمە چۆنەڵی بۆ هەموو شتێک ئامادەکاریەکەین بۆ حاڵی پێویست ئەگەر لە حەدی ئێمە بە دەربێت لەوە تێپەڕکە ئەو کاتە ئێمەش ینی بەڕێبەرایەتی سەر و خۆمان ئاگادارەکەینەوە کەم حەدە لە کاتی خۆی تێپڕ ئەگەر لە ناو نەخۆشخانەی خۆمانانە بێ حاڵەتی تاری ئەمانە بێت لە نەخۆشخانەکانی تر بێتمانە درێت لە نزیکترین نەخۆشخانەی خۆمانە سەبارەت بە ئەو بابەتە ساڵانە نەباسە بێت بەڵام ئەوژە گرینگە مەسەلەی پێشبوشانکردنی نەخۆشیەکەیەکە چاوان ئەو ناڵانی کە تووشی سەرخۆشانە زیاتری تام بەڕەکانە ئایا مەترسی هیستۆری ئاوەکانیان هەیە یا منداڵی تا ئێستا هیچ حاڵەتێکی وامان نییە یعنی متەفەڕقەیە لە هەموو شوێنێکەوە بۆمانێت ئەوە نییە بڵێن لە گەڕێکێکی دیاری کراوە بێت تا ئێستەوەی کە پێویستی بە حاڵەتەکانی خۆمانەوە بێ ئیمەرجنسیەکان بەڵێ هەمانە هەندێک دەرمان هەیە لەوانەیە وەکو دەرزیە کە باست کرد لە وەزارەتی تەندروستی عێراقەوە بۆمانێت بە حسەیەک بۆمانێت ئیتر ئێمە وەزارەتی تەندروستیش بەڕاستی وەزارەتی تەندروستی عێراقیش حسە ئەنێرێ ئەوەی حسەی کە بۆ ئێبێ ئەنێرێ بۆ بەسڕە و بۆ بەغاو مەسەلەن یەک لەسەر سێ ئەنێرێ بۆ هەموو یەک لەسەر سێ ئەنێرێ یعنی شتێکی وا ئەوە نییە کە بڵین بەڵام 100% مان بۆ نانێرێت حد تقریبا وەک خۆیەتی بەڵێ هەر هەیە یعنی ئێمە وەیەکە لەو نەخۆشیانی کە هەر هەیە و بڵاو و هەر نەخۆشیە گومانی لێکین فەحسی بۆکەین و چارەسەری پێویستی بۆ کرێ بەڕێزن دەستان خۆش بێ زۆر